زۆرم پێخۆش بوو وەکو کوردێ پێم خۆشە کە عێراق دۆڕا هیوادارم کورد ساڵێک و کورد دقەیەک بدۆڕێ عێراق. والله یاریەکە سۆم بوو یاریەکە خۆش بوو بەس شەوتی یەکەم عێراق گەمەکی باشی کرد شەوتی دووەم ئەو نەتیجە نەبوو یعنی ئەمە دەمانویست ئەو نەتیجە نەبوو. باشە جیاوازیەکەی چی بوو عێراق هەمان پێکاتی پار ساڵی هەبوو بەڵام ئەم ساڵ قۆناغ کۆمەڵەکان دکرا دەرەوە. والله ئەو ساڵ باش زۆر باش عێراق بەس مەهاجم ئەوە ناوەندی نەبوو عێراق ناوەندی نەبوو تۆپانێکە بەس بەخۆشی ناوەندەکەی کوشتبوو تۆپانەی بەخۆی ئەساسی ناوەندە وچێت و ناوەندیش نەبی کەواتە فەریق نەتیجەی ناینیتن. زۆرم پێخۆش بوو وەکو کوردێ پێم خۆشە کە عێراق دۆڕا هیوادارم کورد ساڵێک و کورد دقەیەک بدۆڕێ عێراق ئێمە وەکو کوردێک کە شانازیەکەم کە عێراق دۆڕا. جەناب یاریەکەت بینی یاریەکە چۆن بوو سعودیا خۆش بوو لە لابوون کە پێم خۆش بوو کە دۆڕا نەک بەرابەر بە سعودیا حەزم لێ بەرابەر بە هەر وڵاتێکی تر یاری بکە بدۆڕێ.